بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لوانەی سیهەمی زانستی قورئانی پیرۆز کە تەواوکەری وانەی 29ە هەر باسی تەفسیر و گرنگی تەفسیر دەکەین کە گوتمان خوای پەروەردیگار لە چەند ئاەتێکدا هانمان دەدات کە ئێمە چۆن گرنگی بە جوان خوێندنەوە دەدەین، زیاتر لەوە گرنگی بە تێگەیشتنی معناکەی و دواتر فەهمکردنی ئاەتەکان و پاشان تەطبیقکردن و جێبەجێکردنی ئاەتەکان لە ژیانی ڕۆژانەماندا. خوای پەروەردیگار لە یەکێک لە ئاەتەکانی کەدا دەفەرمێت ئەفەلا یەتەدەبەڕونە القورئان ئەم عەلا قولوب ئەقفالها. ڕەخنە لە بتپەرستەکان دەکرێت، دەفەرمێت ئەو بۆچی وردنابنەوە لەو قورئانە، بۆچی وردنابنەوە لە مانا و لە ناوەڕۆکەکەی، لە حکمت و مەبەستەکانی، یان ئەوەتە دڵیان قوفڵی لەسەر دراوە و لە ئاەتەکانی خوای پەروەردیگار تێناگەن و نایانەوێ حاڵی ببن. لە ئاەتێکدا خوا دەفەرمێت وەلەقەد یەسەرنا القورئانە للذیکر فهەل من مدەکیر. سوێن بەخوا و بەبێ گومانی ئێمە ئاسانمان کردووە ئەو قورئانە بۆ پند لێوەرگرتن و ئامۆژگاری لێوەرگرتن. فهەل من مدەکیر، ئایا کەسێک نییە پند و ئامۆژگاری لێوەربگرێ؟ کە گوتمان فێربوون زەحمەتە، بەڵام بیرلێکردنەوە و تێگەیشتنی ئەگەر ئینسان گوێی لێ بگرێت، یا بچێتە خزمەتی ئەهلی عیلم یا بچێتە خزمەتی کتێبەکانی تەفسیر، ئاسان دەتوانین لە ئاەتەکان حاڵی ببین و کاتێکیش لێیان حاڵی بووین ئاسان دەتوانین لە ژیانی ڕۆژانەماندا جێبەجێیان بکەین ئەگەر بمانەوێت و هەوڵ دەین تەبەن بەسەر نەفس و وەسواسە و خوتقوتەی شەیتاندا سەرکەوێن. بابەتێکی دیکە تەبەن هەر لە تەفسیر ئەگەر پرسیار بکرێ ئێمە تەفسیرمان بۆ چییە؟ بۆچی لە تەفسیر ورد ببینەوە، بۆچی زانستی تەفسیر بخوێنین؟ بێگومان بەشێکی بۆ ئەوەیە لە نهێنی و شاراوەکانی قورئان حاڵی ببین، لە حکمت و مەبەستەکانی حاڵی ببین، بەڵام مەبەستە هەرە سەرەکیەکە ئەوەیە کە ئێمە کاتێک لە قورئان حاڵی بووین، فەهمی ئاەتەکانی خوای پەروەردیگارمان کرد، دەبینە عەبدی خوای پەروەردیگار و لە عەبداتی عەبدەکان ڕزگارمان دەبێت. کەسێک قورئانی خوای پەروەردیگاری لە سینەدا بێت، لە ناو مێشک و زیهنیدا بێت، تەنها و تەنها دەتوانێت عەبدی خوای پەروەردیگار بێت. جگە لە خوای پەروەردیگار بە عەبداتی و بەندایەتی هیچ کەسێکی دیکە ڕازی نابێ. کەواتە قورئان دەستوری ژیانمانە، دەبێت دەستوری ژیانمان بێ. چۆن دەکرێت بیکەینە دەستوری ژیانمان؟ ئەو کاتەی لە ئاەتەکانی تێگەیشتین و کاتێکیش لە ژیانماندا قورئانمان کردە دەستور و لەگەڵ قورئاندا بووین و بەدوای قورئانەوە بووین، بەبێ گومانی لە قیامەتیشدا لەگەڵ قورئان دەبین، لەگەڵ ئەهلی قورئان دەبین، بەدوای قورئانەوە دەبین و قورئانی خوای پەروەردیگار لە دەشتی مەحشەریش و لە ناو قەبریش و لە پردی سیڕاتیش و هەتا تەنانەت لە ناو بەهەشتیشدا بەجێمان ناهێڵێت تا پلە و پایەمان بە ئەندازەیەک بەرز نەکاتەوە کە هەرچی نەفس و ئارەزوەکانمان دەیانەوێت بەنسیبمان دەبێت. تەفسیر ئەوەش بابەتێکی دیکە. بابەتێکی دیکە تەبەن تەفسیر یان تەئویل کە هەردوو مستەڵەحە بەکار دەهێنرێن، هێندێک جار و هێندێک عولەما دەفەرمون تەفسیری ئاەتەکانی خوا دەکەین، هێندێک دەفەرمون تەئویلی ئاەتەکانی قورئان دەکەین. جا تەفسیر و تەئویل تەبەن هێندێک لە عولەما دەفەرمون مرادیفی یەکترین. کاتێک دەڵێی تەفسیر یعنی باسکردن لە مانا و مەبەستەکانی قورئان، و کاتێکیش دەڵێی تەئویل بە هەمان شێوە یعنی لێکدانەوە و شیکردنەوەی ئاەتەکانی خوای پەروەردیگار. بەڵام هێندێک لە عولەما بەجیا پێناسەی هەردووشیانیان کردووە. لە پێناسەی تەفسیردا بەو شێوازە پێناسەی تەفسیریان کردووە ئاگاتان لێی بێ کە دەفەرمون تەفسیر لە زمانی عەرەبیدا واتە ڕوونکردنەوە، ئاشکراکردنی شتێکی شاراوە. بەڵام لە مستەڵەحدا کە گوتت ئەو ئاەتەی تەفسیر دەکەم، یا گوترا فڵان کەس مفەسیرە یان فڵان کتێبە کتێبی تەفسیرە، تەفسیر بە معنای عیلمێک دێ، زانستێک دێ کە بەهۆیەوە کتێبی خوای پەروەردیگار کە بۆ پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم لێی تێدەگەین و لە مەعنا شاراوەکانی حاڵی دەبین و دەتوانین حکمەکانی و حکمەتەکانی دەربێنین.
کەواتە پێناسەی تەفسیر بەو شێوەیە تەفسیر بریتیە لە زانستێک کە بەهۆیەوە دەتوانین لە کتێبی خوای پەروەردگار کە بۆ پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم حاڵی ببین و ماناکانی بۆ خۆمان و بۆ خەڵکی ڕوونکەینەوە و بتوانین حکمەکانی ناو ئاەتەکان حەڵاڵ و حرامەکانی ناو ئاەتەکان بێنینە دەر و هەروەها حکمت و مەبەستی خوای پەروەردگاریش لە بەکارهێنانی ئاەتەکاندا بزانین بۆ خۆمان و بۆ دەوروبەرمان. و تەویلیش دەفەرمونون هەندێک لە زانایان بریتیە لە هێنانە دەری مانا شاراوە و نادیارەکان کە هەموو کەس نایزانێ تەنها ئەهلی اختصاص و ئەهلی زۆر تایبەتمەند معناکەی دەزانن کە قسە لەسەر ئاەتەکان دەکەن لە ئاەتەکان تێدەگەن سڕ و نهێنیەکانی ناو ئاەتەکان دێنە دەرێ کە بەو شێوازە دەکرێت بڵێن تەفسیر واتە ماناکردنی ئاەتەکان بە لۆغەتی عارەبی ئەوەی کە ظاهری ئاەتەکان داوامان لێ دەکات و کاتێک کە دەگوترێت تەویل دەکرێت بڵێن مانا شاراوە و نهێنیەکانی ناو ئاەتەکان کە هەموو کەس لێی نازانێت تەنها ئەهلی علم و ئەهلی مختەز لێ دەزانن هەر چۆنێکی بێ بۆ ئێمە هەردووکیان هەر یەکشتن و هەردووکیان پێویستن کەسی مفەسیر ئەوەی کە تەفسیر دەکات ئەوەی تەفسیر دەخوێنێت ئەوەی دەوێت لە تەفسیر حاڵی ببێ ئەوەی دەیەوێت وەک دەڵێ ئەهلی قورئان بێت و لە قورئان حاڵی ببێ کاتێک کە باسی تەفسیر دەکرێت واتە زانینی مانای ئاەتەکەی بەڵام هەر تەرجمەکەی نا مانا شاراوەکانیشی و هەروەها بتوانێت حکمی ئاەتەکانیش بێنێتە دەرێ و دەریان خات و هەروەها حکمەتی حەڵاڵ و حرامەکانیش واجب و پێویستیەکانی ناو قورئانیش بتوانێت بۆ خۆی لێیان تێبگات و باسیشیان کە کەواتە علمی تەفسیر زانستی تەفسیر زانستێکە بە مانا و مەبەستەکانی قورئان مانا دیارەکانی و هەروەها مانا شاراوەکانیشی چەند جۆر تەفسیرمان هەیە ئەوەش بابەتێکی دیکەیە کە پێویستە زۆر باش لێی حاڵی ببین ئەو تەفسیرانەی کە هەمانن کە بە سەدانن بە هەزارانن زیاتر دەڵێن لە 37,000 تەفسیر تاوان بە زمانی عارەبی تەنها مەطبوع و چاپ کراوە زیاد لەوەی بەنووسین هەنە و ئێستا تەبع نەکراون هەر لە تەفسیری کوردی زیاتر لە 30 دانەمان هەیە و بە هەموو زمانەکانی دنیا تەفسیری ئاەتەکان کراون کە سەیری تەفسیرەکانیش دەکەی جاری وایە هەر یەکەیان مانایەکت دەداتێ لەوانەیە دەق هاودەق وەکو مانای تەفسیرەکەی دیکە نەبێت بەڵام هەتا تەفسیر زۆرتر دەخوێنیەوە هەتا زۆرتر دەچیە خزمەتی مفەسیرەکان زیاتر گەورەی قورئانت بۆ دەردەکەوێت و زیاتر عەقڵت لەگەڵ ئاەتەکاندا گەورەتر دەبێت مفەسیرەکان ئەوانەی کە تەفسیری قورئانیان کردووە تەفسیرەکانیان دابەش کردوون هەر یەکەیان ئیعتیماد و پشتی بەستووە بە جۆرە تەفسیرێک کە ئاگاتان لەوەی بێ تەفسیر و جۆرەکانی تەفسیر جۆرەك تەفسیرمان هەیە پێی دەوترێت تەفسیر بە ڕیوایە تەفسیر بە ڕیوایە ئەوەیە کە ئاەتێک بە ئاەتێکی دیکە تەفسیر دەکەن ئاەتێک بە ئاەتێک یان ئاەتێک بە حەدیثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم یان ئاەتێک بە قەولێکی سەحابە تەفسیر دەکەن بەو جۆرە تەفسیرەی دەگوترێ تەفسیر بالڕیوایە یا تەفسیری مەئثور هەردوو مستەڵەحەکەی بۆ بەکاردێن تەفسیری مەئثور تەفسیری ئاەت بە ئاەت یعنی قورئان بە قورئان ئاەتێکت هەیە بەتەنێ بیهێنی لێی تێناگەی بۆ خەڵکی باسی کەی لەوانەیە لێی تێنەگە یا بە هەڵە لێی تێبگە بەڵام کە ئاەتەکەی دیکەی لەگەڵ باز دەکەی تەواو مانای ئاەتەکەی پێشوو ڕوون دەکاتەوە هێندێک ئاەت هەنە زۆر بە کورتی و بە ئیشارەت و ئاماژە خوای پەروەردگار بە ئێمەی گەیاندووە و بۆ پێغەمبەری ناردووە صلی الله عليه وسلم بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە حەدیثێکی خۆی یا بە کردارێکی خۆی ئاەتەکەی بۆ ئێمە ڕوون کردوتەوە کە هیچ شاراوەیەکی تێدا نامێنێت کە دواتر هێندێک نمونان باز دەکەین جۆری یەکەمی تەفسیر بریتیە لە تەفسیر بە ڕیوایە یعنی تەفسیر بە ئاەتێکی دیکە
يان تفسير بحديث شي پیغمبر صلى الله عليه وسلم يا تفسير بقولك الصحابة خواليان رازي بدواتر باسي حكم كان دكين زوري ديكي تفسير مان هي زوري دوهمي تفسير بيدوتي التفسير بالدراية تفسير بالرأي ببوچون مفسرك زماني عربي دزانت لزماني عربي حالية لهجة كان زماني عربي دزانه بفي مبادئ وقواعد زماني عربي هاتو لقدانوي بو آياتكان كردوا نقراوتوا تفسيري آيات بآيات كات تفسيري آيات بحديث پیغمبر بك صلى الله عليه وسلم تفسيري آيات بقول صحابة بك هاتو بعلمي خوي بزانستي خوي كهيتي سبارد بلغة زمان عربي هاتوا تفسيركي نوسيو وتفسيركانش لو بابته زورن دواتر دسينة سري زياتر باسيان دكين هندق لتفسيركان وهندق نمونه باز دكين تفسير شيء كمان هي بيدوتر تفسير بالإشارة تفسير بالإشارة هي أولا القرآن ده آماجيك هي بلام معناو مبستكان شاراون هندق لعلماء هاتون بدواي أو معناو مبست شاراوان دا قراون هناون يانا تدري وتفسير آياتكان يان كردوا بو شوازة روالتينا كسيجي آساي عربيزان ليتي دكا بلکو اوان هاتون او دیوی مبستکانی دیو شاراوی بکارهنانی وشکانی وکلیمکانیان بو خەڵکی ڕوون کردوتەوە کەواتە تەفسیر سێ جۆری سەرەکین و ئەوانەی کە لە دنیادا پێیان دەگوترێ تەفسیری معتەبەر لەو سێ جۆرە تێناپەڕن یا تەفسیری قورئانە بە قورئان و بە وەک دەڵێ تەفسیر بڕیوایەتە یان تەفسیرە بە اعتیماد و پشتبەستن بە زانینی زمانی عەرەبی بەڵام مانای ڕواڵەتیەکەی زاهیریەکەی چۆنە ئاوا تەفسیریان کردووە تەفسیرێکی دیکەمان هەیە هاتوون بە دوای حیکمەت و مەبەستە شاراوەکانی ئاەتەکان داگەڕاون و نهێنی و سڕەکانیان بە تەسەوور و بۆچوونی خۆیان تەمان هێناویانەتە دەرێ و بۆ ئێمەیان ڕوون کردوتەوە کە هەر سێک بابەتەکە تەفسیری زۆرمان هەن و هەمووشیان بەبێ گومانی تەکمیلە و تەواوکەری یەکترین ئەگەر بمانەوێت جوان فەهمی ئاەتەکانی قورئانکەین بێگومان پێویستیمان بە هەموویان هەیە بەڵام کامیان دەخەینە پێشێ و کامیان ئیهتیمام پێدەدەین ئەویان قسەیەکی دیکەیە با بچینە سەر جۆری یەکەم تۆزێک نمونەی باسکەین تەفسیر ئاەت بە ئاەت یان تەفسیری بڕیوایە طبعا ئەوانش سێ جۆرن دەبێتە سێ بەش جۆرێکیان تەفسیری ئاەتە بە ئاەت خوای گەورە لە قورئاندا بە نمونە هەمانە دەفەرمێت ئوحیلت لەکم بەهیمەة الأنعام إلا ما يتلى عليكم لە سوورەتی مائیدەدا ئاەتێک دەفەرمێت حەڵاڵ کراوە بۆتان ئاژەڵەکان تەنها ئەوانە حەڵاڵ نین کە بۆتان دەخوێندرێنەوە کە لەو ئاەتەیدا ئەوانەی دەخوێندرێنەوە ئەوانەی حرام کراون باز نەکراون ئەگەر تەنها ئەو ئاەتە بایە کەس نەیدەزانی گیاندارەکان کامیان حەڵاڵن و کامیان حرامن بەڵام بە ئاەتێکی دیکە خوای پەروەردیگار هەر لە سوورەتی مائیدەدا لە ئاەتی سێ دێت حرام کراوەکان دەژمێرێت دەفەرمێت حرمت عليكم الميتة والدم ولحم الخنزير وما أهل به لغير الله حرام کراوە لەسەرتان مردارەوە بوو خوێن گۆشتی بەراز و ئەوەی ناوی غەیری خوای پەروەردیگاری لەسەر هێنرا بێت کەواتە ئەگەر کەسێک بیەوێت بنمونە تەنها بە ئاەتی یەکەم حکم بکە مەجالی تێدایە زۆر شتی لە خۆی حەڵاڵ کات و زۆر شتیش حرام کە بەڵام کاتێک دەگەڕێەوە بۆ ئاەتەکەی دیکە حرام کراوەکانت بۆ دیاری دەکا بازنەی حرام کراوەکانت بۆ گچکە دەکاتەوە ئەو کاتە تەنها ئەوەندانە دەبێ حرامکەی و بە حرامزانی کە خوا حرامی کردوون بۆیە زۆر هەڵەیە ئەو کەسەی کە تەفسیری قورئان دەکات ئاگای لەو ئاەتانە نەبێت کە پەیوەندیان بەیەکەوەیە لە قورئاندا بتوێ باسی هەر مەوزوعێک بکەی هەر بابەتێک بکەی دەبێ بگەڕێی لە قورئاندا لە چەند شوێن باسی ئەو مەوزوعی کراوە بۆ ئەوەی هەر هەموو ئاەتەکان بەیەکەوە کۆکەیەوە ئەوجار دەبێت بزانی وەکو پێشتر باسمان کردووە کام ئاەتە پێش کامیان هاتووتە خوارێ ئایا کامیان مەکیە و کامیان مەدەنیە کامیان ئاەتی ئەحکامە و کامیان ئاەتی وەک دەڵێ متەشابیهە دەبێت لێکیان جیاکەیەوە
نمونەیەکی دیکە خوای گەورە لە قورئاندا دەفەرمێت والسەماء والطارق سوێن بە ئاسمان و بە تاریق بە کونکەرەکان بە ئەستێرەکان بەڵام ئەگەر النەجم الثاقب لەگەڵدا نەبێ معنای تاریقەکەی بۆ ئێمە مەجهولە و بۆ ئێمە نادیارە یان لە سوورەتی بەقەرەدا خوا دەفەرمێت فتلقى آدم من ربه كلمات فتاب عليه ئادەم کۆمەڵێک وشەی لە خوای پەروەردگار وەرگرتن وشەکان چین لەکوێدا هاتوون سەیری کە بڕۆ لە سوورەتی أعرافدا خوای گەورە دەڵێ قال ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين کەواتە تەفسیری ئاەت بە ئاەت یەکێکە لە تەفسیرە زۆر مەشهورەکان و چەندان نمونەی دیکەشمان طبعا لە ناو قورئاندا هەن و چەندان مفەسیریشمان هەنە کە ئیعتیمادیان بەستووە بە لە تەفسیرکردندا قورئان بە قورئان کە ئەوە جۆری یەکەمیانە و جۆری دووهەم و سێهەمیش لە دەرس و وانەیەکی دیکەدا پشتیوان بە خوای پەروەردگار باز دەکەین بەڵام دووبارەی دەکەمەوە ئەو کەسەی کە تەفسیری ئاەتەکان دەکا یا ئاەت بە بەڵگە دێنێتەوە ئاەت دەیەوێت بە نمونە بێنێتەوە بەڕاستی دەبێت سەر لە خۆشی لە خەڵکیش نەشەوێنێ زۆر جار کەسەکە ئاەتێک دەخوێنێتەوە کەس ناتوانێت بڵێ ئاەتەکە ڕاست نییە بەڵام ئاەتەکە بەتەنێ باسی کەی هەڵەیە بەتەنێ باسی کەی فەهمی خراپ دەدا بە کەسی بەرامبەرەکەی لێکدانەوەی خراپی بۆ دەکرێت بۆیە چاکتر وایە بە تایبەتی ئەوانەی کە تەفسیر دەکەن ئەوانەی کە دەیانەوێت خۆیان و خەڵکی لە قورئان تێبگەن باسی هەر مەوزوعێکت کرد ضرورە بگەڕی لە قورئاندا لە چەند شوێن باسی ئەو ئاەتانە ئەو مەوزوعی کراوە چونکە ئەگەر وانەکەی سەقەتە بە نمونە باسی درەختی زەقوم بە نمونە بابەتێکە باسی قیامەتە و بابەتێکی عەقیدەیە پەیوەندی بە قیامەتەوە هەیە خوای گەورە دێت لە سێ شوێن باسی دەکات لە سوورەتی سافات لە سوورەتی ئەدوخان لە سوورەتی واقعە ئەگەر هەر سێک شوێنەکان تێک هەڵ نەکەی طبعا نازانی درەختی زەقوم چییە بەرەکەی چۆنە کێ دەیخوات و چۆن دەیخواوە هۆکاری ئەوەی کە جەهەنەمیەکان طبعا درەختی زەقومیان پێدەدرێت هۆکارەکەی چییە بەڵام کە دەی هەموو ئاەتەکان بەیەکەوە لێک دەدەی و وەک دەڵی تەفسیریان دەکەی ئەو کاتە معنایەکی جوان و دەقیقت بۆ دروست دەبێ زۆر ئاەت هەنە ئەگەر بەتەنێ وەریان بگری وەک دەڵی لەوانەیە بەڕواڵەت بە عەقڵی تۆ پێچەوانە بێت لەگەڵ چەند ئاەتێک بە عەقڵی تۆ لەوانەیە پێچەوانە بێت لەگەڵ عەقڵ لەوانەیە لە پێچەوانە بێت لەگەڵ حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام کە ئاەتەکەی دیکەی لەگەڵ دێنی و لەگەڵ باز دەکەی معنی شاراوەکەت بۆ ڕوون دەکاتەوە پشتیوان بە خوای پەروەردگار لەوانەکانی داهاتوودا درێژەی جۆرەکانی دیکە باز دەکەین صلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين